بینەرانی عزیز سڵاتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەم ڕۆژ لە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا بە ئێوەی ئازی شاد بووین و بووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە بڕکۆ بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی ئێوەی ئازیز بێ و لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی سەرجە موسڵمانانی دنیا و بە تایبەتی کوردستانیان دەکەین لە هەر شوێنێکی دنیا بن بەو هیوایی کە هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ وێکمان کە جەژنی ئەم ساڵ جیاواز لە جەژنەکانی ساڵانی ڕابردوو کە ئەم ساڵ جەژنێکی تەواو خۆپارێزی بووە بەڵام لەش ساغی و تەندروستێکی باش و سەلامەتی لە پێش هەموو شتێکە و لە هەموو شتێک گرنگترە دووبارە جەژنتان پیرۆز بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا کۆمەڵێک بڕگە و بابەتی جۆراوجۆرمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ لەسەری ئەجێن ئەویش باسکردنە بێت لە پەیوەندی کۆمەڵایەتەکان یاخود جەژن و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ساڵانی ڕابردوو بە بەراورد بە ئێستا ئەو کەسانی کە تەمەنیان هەیە خود تەمەنێکیان بەڕێ کرد و ئەزمونێکی زۆریان هەیە باز لەوە دەکەن کە جەژن و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ڕابردوودا زۆر توند و تۆڵتر بۆ یاخود دەڵێن زۆر خۆشتر بۆ بە بەراورد بە ئێستا کە هەموو پەیوەندی کۆمەڵایەتەکان یاخود جەژنیان لە پەیوەندێکی تەلەفۆنیدا یاخود لە پۆستێکدا لە کۆمنتێکدا کۆ کردوتەوانێت کە ئەمە جیاوازێکی زۆری هەیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو. یەکێک تر لەو بابەتانەی کە هەر ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون باسکردن دەبێت لە جەژن لای ئەو کەسانە یان لای ئەو مرۆڤانەی کە لە ژیان یاخود ژیانیان پاراستووە لە ڤایرۆسی کۆرۆنا. بێگومان ئەو کەسانەی کە ژیانیان پاراستووە لە تەواوی دنیادا زۆرن دەستگاکانی تەندروستی هێزە ئەمنیەکانە لە کوردستانە ئاسایش و پۆلیسن زۆرن لەوانە. لە بەرنامەی ئەمڕۆیە یەکێک لەو کەسانە یاخود پزیشکێکی پسپۆڕمان چاوپێکەوتنمان لەگەڵا کردووە کە باز لە جەژن دەکات لەلای ئەو کەسانە یاخود بڵێن باز لە تێڕوانین لەگات لە دیدی ئەو پزیشکەوە تایبەت بە جەژن. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک بڕگە و بابەتی تری جۆراوجۆر و ڕاستە خۆشمان دەبێت لە شار و شارۆچەکانی کوردستانەوە. سەرەتا و دەستپێکی پرۆگرام دەچینە لای بابەتێک کە باز لە ناساندنی مێژووی ڕانیە دەکات لە ئەنسیکلۆپیدیادا کە سەرکەوت بورهان کە خاوەنی پرۆژەی ئەنسیکلۆپیدیای ڕانیە لەم بارەیەوە بۆمانە دێ بابەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. سڵاوتان لێ بێم کاتتان باش جەژنتان پیرۆز بێت. میوانێکی ئەزیزمان لایە بەڕێز مامۆستا سەرکەوت بورهان یەکێک لە ناوە دیار و هونەرمەندە ئەزیز و گەورەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین کە بەشێکی زۆری مێژووی شاری ڕانی لایە و یەکێک لەو پرۆژە زۆر گرنگانی کە لە بەردەستیدایە کۆکردنەوەی مێژووی شاری ڕانیە و سنوورەکەی بە شێوەیەکی گشتی. ئێمە گفتوگوی لەگەڵ ئەنجام دەدەین. مامۆستا سڵاو دێبێ و جەژنت پیرۆز بێ. سەرەتاگەر پەیامێکە بیگرێنی فەرموو. سڵاو لە ئێوەش جەژن لە تاوی خەڵکی کوردستان و هەموو موسڵمانانی دنیا پیرۆز دەکەم. یەکەم ڕۆژی جەژن مامۆستا بۆ بە شتێکی بۆ بە جۆرێک لە کللتور و دابوونێت لە نامێدان بەیانی زوو هەڵسان و ئامادەکردن و چێشت و خواردن ئەوە لە زاکری تۆدا چۆنە ینی بە شێوەیەکی گشتی هەم بۆ تەمەنی منداڵی هەم بۆ گەنجەتی هەم بۆ قۆناغی ئێستاشت بگشتی حتا ئەم جەژنەی ئێستا کە لە ڕاستیدا کاکەر من ئەو جەژن هەم جەژنی ڕەمەزان هەم جەژنی قوربان ئەم دوو جەژنە دووشت لای من زۆر هەتاو کەساش پێی ملتەزیمن هەم چوونە سەر قەبرانی بەیانیان زووە قەبری دۆست و ئازیزان و کەسوکارت گۆڕەکانیان بەسەر دەکەی جەژنە پیرۆزیان لێ دەکەی کەەوە لە منداڵیەوە من بیرم نایە هیچ هیچ مناسبەیەکی جەژنێک نەچووبم هەم بەڕاستی ناخواردنەکەی بەیانیانیشی تام و چێژێکی تایبەتی هەزەکەی لە چاو ڕۆژەکانی تر تایبەتەوە. مامۆستا بەگشتی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەی کە ئێستا هەیە دەبێت سەرەتا ئەو بزانم کە بۆ چوونی جەنابەت لە چ ئاستێکدایە و گرنگی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە چییە بە تایبەتر بۆ ئاشناکردنی ئەم گەنج و ئەمنەوەی کە هەیە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیان. لە ڕاستیدا کاکمەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زانست معریفە بە شێوەیەکی گشتی هەتا ڕادیۆیەک گەنجی ئێمەی سەر کردووە ینی ئێمە نەماتوانیوە یان پەروەردەی ئێمە ئەو پەروەردەیە کە
وای لە گەنجەکان و لە جیلی ئێستا نەگەیان بێت کە تەکنۆلۆژیا ئەوە نییە ئینسان لە کۆمەلگا پێدا ببڕێت ینی ئێمە لە کۆمەلگا دابڕین ئایپادێک و مۆبایلێکمان بەدەستۆگرانی ئەوە جێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی گرتوێتەوە کە بە قەناعەتی من ئەوە کارەسات لە داهاتوو دروست دەکات چونکە لە ڕاستیدا پەیوەندی خێزانی لاواز بۆتەوە پەیوەندی کۆمەڵایەتی خزم و کەسوکار لاواز بۆتەوە ینی هەتا کاریگەری لەو مناسبە ئاینیانەش کردووە زۆر جار دیاردەیەکی کۆمەڵایەتی زۆر بەدەگمەن بە 100 ساڵ ناتوانێت تەسیل لە پەیوەندیی مناسبەیەکی ئاینی بکە بەڵام هاتنی تەکنۆلۆژیا ڕاستەوخۆ ئەوانەشی بریندار کرد لە جەرجی مناسبە ئاینەکانیشی داوە کەمتر دەتوانیت کەس و کار بینیت کەمتر دەتوانی وەکو جاران سفرە بڕازێنە لەو سەر بە ئەوسەر خوشک و برا و کەس و کار هەمووی پێکەوە دابنیشێت چکە تەماشا دەکەی گەنجێکە تا سعات 5 و 6 بانی بەخەبەرش سعات 7 و 8 ناتوانێت بێت لەگەڵ لەسەر سفرە دابنیشە بۆیە ئەگەر ئەو ڕۆژ نەبێ و ئەم ساڵیش نەبێت چەند ساڵێکی تر دەبێت شەڕشەک بەرپاکەین بۆی کە لە ڕاستیدا تەوازنێک لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پەیوەندی کۆمەڵایەتەکانی هەمەڕە بە تایبەتی کۆمەلگای کوردەواری خۆ دەزانی کۆمەلگایەکی هەتا ڕادەیەکی زۆر عاتیفیە هەتا ڕادەیەکی زۆر متەزیمە بە پەیوەندی کۆمەڵایەتەکانی خزم و کەسوکار و دۆست و ئەحباب و دەور و بەری خۆی ئیتر ئەوە ئەگەر ئەو ڕۆژ تێک نەگیرێ لەگەڵ ئەو ئایپاد و ئەو تەکنۆلۆژیات لە مستەقبل هەردەبێت تێک بگیرە بتوانین هاوسەنگی ڕابگرین چکە گەر ئاوا بڕوە لە ڕاستیدا هەرچی بنەمای پەیوەندی کۆمەڵایەتی چەند ساڵی ڕابردوو کە دروستمان کردو هەمووی داداڕێت جارانی ڕانی مامۆستا ئەنی ماشەڵای شەر گەنجی بەڵام تەمەێکشت هەیە جارانی ڕانێت چۆن بوو مامۆستا پێش ئەم ئایپاد و تەکنۆلۆژیا و فەیسبوک وانە ینی ئەوەی کە چۆن لە یادم بێت من یەک دوو نمونەی کە ئەوەی کە خۆم لە بیرمە بۆ بژێڕمەوە جارانی ڕانیە بەسەلەم بەرنە لە ڕەمەزاندا ئەو دهۆڵە لێ دەدا ماڵ بە ماڵ بەبەر دەرگە ماڵی هەموو خەڵکێکدا داهات دەگەڕا ئەمە لە پاشێو لە پاشێودا دهۆڵەکە لێ داوتر لە دوسێ ڕۆژی جەژنیش خەڵکی بەسەر دەکردەوە و جەژنانەی خۆیان وەردەگرت لە مقابلەوەی کەەوە مانگە خەڵکیان لە خەوە لە مانگەیدا خەڵکی خەبەر کردوەوە ئێستاش بەڵێ ئەتر من لە بیرمە زۆر جار ئیتر سەرما بە گەرما بە کۆمەڵێک گەنجی ئەو دەور و بەرە و گەڕک گۆڵانە کۆ دەبینەوە لەگەڵ لە پاشێو کە دەوڵەکە دەهات ئێمەش لەگەڵی دەچینە دەرێ ینی زۆر جار شایی و هەڵپەرچێ و ئەوانش دەبوو ینی هەست دەکرد بۆ چەند سعاتێکیش نەت دەتوانی لە جیرانەکەتدا ببڕێت یان یەکتریان بە خەبەر دێنا دەهاتنە دەرگیان دەدا یەکتریان بانگ دەکرد بە ئیشارەتێک بە بەردێک بە شتێک یەکتریان ئاگدار دەکردەوە بەڵام ئێستا ئەوە نەما ینی ئەو لێکدابرانێک دروست بووە کە ئینسان ینی بەتابەتی و جیلی ئێمە ینی زۆر بە زەحمەت توانی تەقبولیکەی تەحملی ئەو لێکدابرانە بکەێت ینی هەر پێت خۆش بوو ڕاستی سامە پێم خۆش بوو لە جیاتۆی مۆبایلەکەم تەوقیتکەم پێم خۆش و دەوڵەکە هاتوە لە دەرگایداوە و بەیانیانی زوو ڕۆژانی جەژ هاتبە جەژنانەکەم دابا بۆ بەداخەوە ینی ئەو مەراسیم و ئەو عادەت و تەقالیدەی کە بەتابەت لەو منتیقەیە هەبوو ترەوە لە 15 ساڵی ڕابردوو هەمومان لەدەستدا باشە مامۆستا بۆ لە تەمەنی گەنجێتی جەژنان ڕوتان دەکرد لە شوێنێکی دیاریکراوە هەبوو لە ڕانیە لەو تەمەنەی ئێمە ڕاستی گۆڕەپانێکە و لە سەید عەلی ئەوە دوسێ چەرخوفەلێکی جۆلانەی تەختە هەموو بە تەختە خەڵکی ئەو منتیقەیە خۆیان دروستیان دەکرد و بەکاریان دێنا دەچینە ئەوێ ئیتر لەوێ شەندێک یاری و گەپە بوو جاری وا هەیە بە عربانان دێنا بە گالیسکە ئەوانە مەسەرەن هەتا دەور و بەری ڕانەدان بردین هەتاوەکو گردە دێمە دەچین مەسەلەم و کۆ دەبووینەوە و پارەمان دەدا و بەو گالیسکە دەچینیان هەتاوەکو سەر و چاوی ڕەشەمێرگی تر و شوێنانەی کە ناسراون هەتاقو لە دەورەیەکی ناو بازاری پێ دەکەن دەگەڕینەوە ئەوەی کە من لە بیرم بێ ئاوا بوو ینی خواخوات بوو زوو جەمەکە بچیت و دوای دەچوو ئەو گۆڕەپانەی تر نازانم نەبێ زاریش دەبوو نەبێت تااقەتیش دەبووی بەردەوام ڕەفیقەکان و هاوڕێکانە دەدۆزێ و نە تەلەفۆن نە مۆبایلە ینی پەیوەندیەکان پەیوەندی ڕۆحی بوون
ینی لێک تەوقیدا مەسەلەن یەکترمان دەدی بەبێ ئەوەی بە دوایەکدا وێڵ بین بە دوایەکدا بگەڕێن لێک تەوقیدا دەڕۆشتینەوە بەبێ مۆبایل بەبێ مۆبایل بەبێ سیارە بەبێ ینی هەر بە پێ ئەوە بەڵام لە ڕاستیدا ئەو جەژنانە زۆر شتی سەرسۆهێنەر بوو مەسەلەن ئەو گالێسکە هەمووی هەم بەدار و بەشتی سروشتی دروست دەکە ئەو جۆلانە چەرخوفەلەکەمی بەدار و بە تەختە دروست دەکرا لە بەرامبەردا پارێکیان وەردەگرن بەرامبەردا پارێکیان وەردەگرتی چەند جارێکە تۆ دەسوڕایە و باوەڕەتە بێ وا دەزانی لە گەورەترین پارک یعنی هەژار و دەوڵەمەند بێکەوە سوار دەبوو مامۆستا بەڵێ هەمووی پێکەوە ئەو جیاوازیت چینایەتی و ئەو جیاوازیە نەبوو بەڕاستی هەموو پێکەوە دەڕۆشتین و گەڕک گەنج و منداڵ هەرزەکار بوون ئەم پێکەوە دەچین گەڕانی خۆمان دەکرد و دوایش دەهاتینەوە ئیتر لە یەک تەوقیتدا فیکێک لێ دەدا لە سەری کۆڵانێتر هەموو لە شەو بە ڕۆژدا بەو فیکە هەموو کۆ دەبووینەوە ئیتر یاری و گەپ و بەزم و ڕزمی خۆمان دەست پێ دەکردەوە. ئێستا مامۆستا ئەو لەگەڵ ئەوەی کە بنمونە ڕەنگە و کات بەگالیسکەیە کات شۆتان کرد بێ ئێستا ئۆتۆمبیل هەیە ئێستا بنمونە ئەم پارکە هەیە ڕەنگە لە ساڵانی ڕابردوو ئێرە شوێنێکی کشتکاڵی بوو بێ لەگەڵ ئەوەی کە ینی وەسیلەکانی بۆ خۆشببختی ئینسان زیاتر بەردەستن بەڵام بۆ ئەو چێژە نەماوە مامۆستا لە ڕاستیدا ڕۆحی هەر یەکێک لە ئێمە زامدارە تر هەر یەکەمان بە جۆرێک ڕۆحمان زامدار کراوە بۆیە چێژ لەو پارکە ناکەی خۆزگە و پارکەمان نەبووە بەڵام ڕحمان ئاسوودە بە گیانمان ئاسوودە بە وجدانمان ئاسوودە بە هەر چوو باینە سواری گالێکسە دار و تەختەکە بوو باینەوە چۆنەوە ئاسوودەیە بگەڕێینەوە ئەو ئاسوودەیە دەبێت بەڕاستی بە تەعاملێکی منتیقانە بیگەڕێنینەوە چکە وەکو پێشتر باسمان کرد تەکنۆلۆژیا بەشێک لە ڕۆحی جەرگی سووتاندوێ لەو سەرەوە ژیان و گوزەرانی خەڵک پشتی شکاندوێن ینی ئەو ئاسوودەیە بۆ دەبێت تەوازن ڕاگری تەوازنی ژیانی خەڵک ڕابگرین ناکرێ من دە طبقە لەسەر تۆ دە طبقە لە خواروی من بی دەبێت یعنی حتا هەشتاوە تا نەوەتەکانی دوای راپۆڕێنیش کەمتر فەرقی چینایەتی هەبوو ئێستا زۆر زیاد ئێستا زۆر زیادە کەمتر یعنی لە هەموو حاڵەتەکاندا ئینسان ئاسوودە بوو بۆی کە ئەوەی کە بیستە بۆی دەسەبەر دەبووە ژیانیش لە ڕاستیدا ئەوەندە قورس نەبوو یعنی ژیانێک سادە بوو جگەلەوەی ئەمەستا بەڕێستان هونەرمەندێکی دیارن کە مێژوویەکی زۆرتان هەیە لە ساڵانی ڕابردووشدا سەرقاڵی پرۆژەیەکی گرنگ بوون وەڕانیە دەکرێت بڵێم ئەم پرۆژەیە گەشتۆ بەچی وەم پرۆژەیە ینی چ خزمەتێک بە شاری ڕانێ دەکات ئەو پرۆژەی من لە ڕاستی ئیشی دەکرێت بڵام 25 ساڵ کۆکردنەوەی ئەرشیفم بوو چکە من یەکێکم لەوانەی لە ڕاستی هەر لە منداڵیەوە حەزم لە ئەرشیفی ینی تەسەوڕ دەکەی ئەو دەفتەر و وەرەقە و کارتانەی قۆناغی ناوەندی سەرەتایی ئەوانە ماوە ینی هەرچی کەوتا بەردەستم پاراس بووم بە تایبەت ئەوەی کە لە سەڕانێ من درکم بۆ کرد کە ڕانێ ڕانەیەکی بێکەسە لە مەجای ئەرشیف و دیکۆمە ڕانێ نوێژوێکی دوور و درێژی هەیە بەڵام بڕۆ لە سەرچاوەکان دەگەڕێ ئەگەر راپۆرت بکەی بەحسێ بکەی نەشرەیە تەنانەت بۆ مەکتەب دروستکەی کەمترین سەرچاوت لەسەر مێژوو ڕانێ لەسەر ڕابردوو ڕانێ دەزەکە لە کاتێکدا ڕانیەم ناوچێکی زۆر دەوڵەمەندە لە کاتێکدا زۆر جار باسیەوە دەکەم شارستێن ئەوەتە هەر ئێمە چاو بەرزکەینەوە شوێنێکمان لە دیارە پێی دەڵە شارستێن کە هەر وشەکە چەند هەزار ساڵێک دەبێت پێی دەڵە شارستێن گردیشم شارەمان هەبوو مەسەلەن بەنمونە بۆ یەکەمی جا لە نامەکانی گردیشم شارە شار شوان شمشاڵ یعنی شار ئەوەی کە پێی دەڵێن شار بە معنای شار یەکەمین جار ئەو وشەیە کە لە زمانی کوردیدا لە ناوچەی میسۆپۆتامیا بەکارهێنرابێت لە ناوەکانیش لە نامەکانی شمشارە دۆزراونەتەوە ئێستا بەداخۆ ینی ئێمە خەریکە پەراوێز بووین خەریکە ئەو شارەی کە ئێمە ئەو شارستێنەی کە ئێمە چەند هەزار ساڵێک پێش ئێستا ناوچەکانی ئێمە شار و شارستێن بوون ئێستا عکس بۆتەوە یعنی تۆ لەو بەرهەمە مامۆستا ئەوانە کۆ دەکەیەوە ئەوانم هەموو کۆ کردێتەوە
بە درکردن لەو لە فەقیری لەسەر مێژوو ڕابردوورانێ من هاتوم ئەوم هەموو ئەرشیف کردووە هەموو نووسیوەوە بەدۆدا چوونم لەسەری کردووە هەموو لایەنەکانی مامۆستا باسی کەسایەتیەکانی ڕانیش زۆر لە سێکتەرەکان بەڵێ زۆربەی کەسایەتەکان من بوێنەوە بە ژیان و بە دیکۆمنت کۆم کردوێتەوە ئیشی چ بووە من نەوەکانی چێن منداڵەکانی چێن لە کوێڕە هاتووە کەی هاتووە چۆن هاتووە لەسەر سێکتەری پەروەردە یەکەم قوتابخانەکەی کراوەتەوە یەکەم دائیرە فلان ئەو دائیرانە لە کێوە لێرە دامەزراونی یەکەم جار ئاڵای کوردستان لە ڕانیە لەسەر دەستی چی هەڵدرا کەی هەڵدرا لە مێژوو ڕانێدا ینی مەبەستم زمانی شێخ مەحموودی سەردەمی 100 ساڵ پێش ئێستا ینی ئەو بابەتانم مەسەلەن زۆر گەڕیدە و زۆر کاپتنی بەریتانی و زۆر گەڕیدە و زۆر کاپتنی سەردەمی عوسمانەکان لێرە ڕۆژمێری مووسڵ چەندین نامە و ڕۆژمێر و بروسکەی تر کە لێرەوە بۆ بەریتانیا کراوە بۆ ئەستەمبۆل کراوە بۆ ئەنقەرە کراوە ئەوانە نامۆن لە سوچێکدان لە ئەرشیفەتدا کەوتونەتەوە من ئەوانە کۆنەکردنەوە ون دەبن بەڵێ هەموو کۆ کردوێتەوە هێناومە ڕێی ئەوانە لەگەڵ ڕێی خۆم بەراوردم کردووە لەگەڵ ژیانی ئێستای خەڵک بەراوردم کردووە مەسەلەن بنمونە ینی حەزەکەم یەک نمونە بۆ جەنابەت بژێڕمەوە کاپتن WR هەیە بۆ 2 ساڵ حاکمی ئینگلیز بووە لە هەولێر 2 ساڵ حکمی ئەو منتیقەیەشی کردووە دەڵێ کە چوومەتە ئەو منتیقەیە سەر بە هەولێر بووە بەڵێ لە ساڵی 18 بۆ 20 دەڵێ کە چوومەتە ڕانیە و دەشتی بیتوێن گەڕاوم دەڵێ بۆم دەرکەوتووە ئەگەر ئەو کاتە بازەکە دەڵێ بۆم دەرکەوتووە ئەگەر ڕانی و دەشتی بیتوێن پرۆژه ئاودێری زۆر باشە دەتوانێت هەموو عراق بژێنە ئەو کەسە کە کابراایەکی پسپۆر بۆ لە خۆ قسەیەکی واناکە فعلەن ناوچەکە ئێمە لە کشت و کاڵدا زۆر دەوڵەمەندە و 100 ساڵی بە 102 ساڵ 3 ساڵیشی بەسەر چوو نەماتوانی پێشنیارەکە خۆنەکەی کاپتن WR هەی بێنینە دی و پرۆژەیەکی ئاودێری باش بەسەر بۆ بیتوێن و ڕانێ بکەن بۆی بەلانی کەمە خۆمان بژێنی نەکەم و عراق بژێنی ڕاستە ئەستان پرۆژەیە گەشتەوە بە چی مامۆستاوەیتەوە ئەو پرۆژەیە من تقریبا وەکو نووسین و پاگنووس و ئەوانە ئێستا لە مەرحەلەی دیزایندا کۆتایی هاتۆ بەس خۆ دەزانی ڕۆژانە زانیاری تر و معلوماتی تازە کۆ دەبێتەوە گەشتومەتە قۆناغەکانی کۆتایی تر چاوەڕێ ئەوە دەکەم ئینشاڵڵا دەرفەتەکە بێ سپۆنسەرێکی باشە بە کوالەتیشی باش چاپ بکرێت حەجمەکەی گەورە بەڕاستی ئێستا من یعنی بیر لەوە دەکەمەوە کە یەک بەش نەبێ یەک جزء نەبێ چەند دەبێ قەبارەکەی مامۆستا تقریبا لە سەروی 900 لاپەڕە دەبێت بەڵێ بۆ دیکۆمنتانێک کە لە بەردەستم و بۆی کە نووسراوە لە سەروی 900 لاپەڕە دەبێت هەتا دەورانی ڕاپەڕین و ئەوانەش مامۆستا هەمووی هەر باز دەکەی بەڵێ تا دەورانی ڕاپەڕن ینی لێ یەکەم قایم مەسەلەن ئێستا لە زۆر خەڵکە و شارە پرسن چێ دەزانێت کوڕی شێخ ڕەزای تاڵەبانی لێرە قایم بووە کوڕی شێخ ڕەزای تاڵەبانی کە شاعیرێکیش بوو شعری هەبوو کە لە قایمقامەتی لە ڕانە لام بردو بە شعرێک گازندە بۆ شێخ مەحموود دەنووسێ دەڵێ تۆ منت بە ناکەس بە چێک گۆڕیەوە بە شعرێک پێی دەڵێ تۆ منت بە ناکەس بە چێک گۆڕیەوە دەڵێ نەک خزمەتی ناوچەکەی پێ ناکرێت خزمەتی ماڵەکەی خۆشی پێ ناکرێت باسی کەسایەتێک دەکە نامێت لێرە نایک بێنم شێخ مەحموود دوایی نامەیەکی بۆ دەنووسێتەوە دەڵێ دوای بۆ دەردەکە دەڵێ ڕاستە ئەمە غەدرێکمان لە تۆ کرد بەڵام وعد بێ بۆ تەعویز دەکەینەوە ئەتر دوایی لە هەڵەبجە دەیکاتەوە قایمقام جا زۆر لانی شاراوە هەن زۆر شاعیر و زۆر خەڵکی و زۆر کەسایەتی هاتوونە تێرە زۆر سیاسی گەورە بێرەدا ڕەت بوون بێرەدا هاتوون لە زۆر سوپا و هێزی گەورە پێشزین بێرەدا هاتوون بە سەرکەوتی بێرەدا هاتوون بە تێکشکایی بێرەدا گەڕاونەتەوە ئینگلیز لێرە تێکشکە یعنی ئەو تێکشکانەی ئینگلیسکە لە دەربەندشکە لە کەرکووکیش خۆی نەگرتەوە دیکۆمنت و بەڵگەکانم لە بەردەستدا کە داوا دەکەن کە لە کەرکووکیش سوپا ئینگلیز سەحب بکاتەوە ئەمە لە ئەو شەڕانەی ڕوبۆڕی ئینگلیز بنێتەوە لێرە فڕۆکەی ئینگلیزمان بەرداوەتەوە ئەو مێژوانە یعنی بەلانی کەمەوە ون نەبێ چێ فڕۆکەی بەرداوەتەوە لەکوێ کەوتووە
ئەو مەتارە لەکوێ بووە و چێ ئیدارەی مەتارەکەی کردو من ئەو زانیارانم هەمووی لای خۆم کۆ کردوتەوە دەست خۆش بێ بەڕاستی ئیشێکی پیرۆزە بۆ هیوای شڵات تەمەەن باقی بێ بتوانینەوە بەرهەمە ببینین. ئێمە مەستا ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵانی زۆر پێش ئێستا ینی لەو بەڵگو و ئەرشیفێکە لە بەردەستدایە باسی ئەوە ناکرێ جەژن بۆنە ئاینی کۆمەڵاتیەکان چۆن بوونە؟ بڵێ من هەندێک دیکۆمنت و هەندێک وەسایقم لە بەردەستدایە پێش زین و نزیکەی 1000 ساڵ 800 بۆ 1000 ساڵ پێش زین لێرە معبەدێکە بووە لەسەر خولەی لەسەر قەڵاتی ڕانیە ئەو معبەدە سنوور و معبەدەکە لەسەر قولەوە بۆ سەر قەڵات بووە خواوەندەکەی ژنێک بووە کە ئەو هەر بۆ مێژووی ئەو کاتە زۆر بەکەم ژن خواوەندی معبەد و جێگەی پەرستن و ئەوانە بووە بۆ ئەو مێژوی ئەو منتقێشەر خۆی گرنگی خۆی هەیە معبەدێکمان هەبوو ژنێک بووە بەڵێ خواوەند بووە لە سەر قولەوە تاوانە تا دەگەیە سەر قەڵاتی ڕانێ چەند سەرچاوەیەکی ئاو بووە ئەوە هەمووی لەوێ دار و درەخت و کۆمەڵک دار و ئەوانە بوو سەرچا ئاوەکان هەموو ڕێک خراون و ڕێگایەک بوو لەو شوێنێک کە دەست پێ دەکات بەردە خزنەی پێ دەڵام بەردێک پیرۆز بووە بەردەکە ڕەنگێکی تایبەتی هەبووە تر ئەو بەردەوەکو قەبارەی گەورە بووە بەردەکە قەبارەی زۆر گەورە بووە وەکو دەواازەی ئەو معبەدە بەکارهێنرا ئەنی هەر لە بەردەکەوە پەرستن مەراسمی پەرستن و کوڕنۆژبردن و ئەوانە دەستی پێکرێت تاوەکو سەروی معبەدەکە خەڵکی ئەو دەڤەرە لەوێ کۆبوونەوە ئەو مەراسیمە ئاینە تایبەتانەی خوان ئەو مەراسمە کۆمەڵاتیانیان کردووە و خواپەرستی خوان و ئاین پەرستی خۆشیان کردووە جیا لەوە مەسەلەن ئێمە لە گردی شمشارە لە گردی گردە دیێمە لە قەڵاتی ڕانیە ئەلەوانە کە ژیانی تێدا بووە ئەو مەراسیمە ئەشکەوتی بێتکاران ئەشکەوتی بێتکارە و تەختی خورشیدی خاوەت هەموو منتیقی بێتواتە خۆشناوەتی ئەوانە لە مەراسیمەکانە چونەتە تەختی خورشیدی خاوەر لێ مەراسیمەکەیت پێش ئیسلام هەر کەسە بە پێ ئاینی خۆی دو ئیسلام پێش هاتنی ئیسلامیش ئاینێک بەڵێ ئیتر ئەوە درێژەی کێشا و هەتاوەکو گەشتوتە ئەو قۆناغی ئێستا هەر ئەو شوێنێک کە باسی دەکەین هەوەستا لە لای قولەی ڕانیەوە تاوەکو گەڕەکی قەڵات دواتریش هەر لەژێر ئەو کاریگەریدا بۆ کراوە بە مزگەوت بەڵێ ئەو بەردە تا چەند ساڵی ڕابردوش مابووە تاوەکو ئەوێ نەکراوە بە بیناشتیا و بەردە خەزنە بەڵام چەند جارێک شکا و پارچە و شتیان لێ کردووی تر دوای بۆ خان و ئەوانە ڕاستی بەکار نەتوانراوە بەداخەوە پارێزگاری لێ بکرێت بپارێزرێ بەداخەوە نەتوانراوە پارێزرێ ئیتر دوای ئەو معبەدە کە لەگەڵ فتوحاتی ئیسلام و هاتنی ئاینی ئیسلام و ئەوانە هەر شوێنی معبەدەکە کراوە بە مزگەوت بۆ لەبەر ئەوەی دار و درەختی لێ بووە سەرچاوی ئاو بۆ کانی و ئاو بە ئەوەی زۆر بەراوێکی زۆری لە دەور بوو و سەر قەڵاتەکەش چەند خانوویەک بۆ میوانداریکردنی خەڵک و پیاوانی معبەدەکان و ئەوانە لێ بوو پیاوانی ئیداری منتیقەکە لێ بوو ئتر ساحەیەکیش بوو هەتا بۆ زراعەت و بۆ کوشتتوکاڵ و ئەوانەش سفادەی لێکراوە مەسەلەن ئەو دیکۆمنتانێکە لە منە سەر قەڵات چەند تەنەکە گەنمی لێکراوە کە توانێتی هەموو ئەو کەساتیانە کەساتە ئیداریەکان چکە ئیدارەی ئەو کاتەی ڕانیە لە قەڵاتەوە دراوە بە ئیدارە دراوە یعنی لە دوای مەسەن بمنە لەگەڵ هاتنی عوسمانەکان کە قایمقامیان لە ڕانێدانە قایمقامێت لە گەڕەکی قەڵات بوو هەموو یەکە وحدە ئیداریەکانان لە گەڕەکی قەڵاتدانە ئتر بەو لە دوای 56ەکانەوە وردە بیناوشت دروستکرا و ئەمەسا چونکە شوێنەکە بەرز بووە یان چ بووە شوێنەکە بەرز بۆ شوورەشی هەبووە شورای بوو تقریبا ئەمە تا ساڵی چەند مامەسا و شورایە ئەم شورایە ینی ئەوەی کە من هەندێک مقابلەی خەڵکو دیکۆمنت وانە ئەو شورای هەتاوەکو 56 ساڵ پێش ئێستا شەر مابوو بەڵێ دەرگایکی بەلای گردە دێمەیدا هەبوو ئەوی کێسا بۆتە دووسایت ئەوکەی تر دەرگایەکتری لێ هەبوو ینی هەندێک شوێنی پارێزراو بۆ خەڵک نەیتوانێت بە هەموو لایەکیدا بچێتە سەر ئەو قەڵاتە بەڵام ئێستا تقریبا ئەوەی ئەو قەڵاتە تێکچوو شێوێنرا و ئەو سیمایی جارانی نەماوە ینی هەتا مەسەن ئەوەی گردی شمشارەش
یان یەکێک بوو لەوانەی کە ئاشوورەکان هێرش دەکەن بۆ ئێرە لە دوای قەڵاتی هەولێر ناوی شمشارە دێنن بەڵام دەبێت قەڵاتی هەولێر بگیرە ئەوزار هێزەکەتان بچێتە شمشارەی ڕانی ئەو شمشارەیە. بەڵێ دەستەکان خۆشێ مامۆستاجان کاتەکەمە هەر ئەوەندە بوو حەزم دەکە زیاتر لە خزمەت جەناب بداوین بۆ هیوای ئینشەڵا بتوانین لە کاتی تردا لە دەرفەتی تردا و ئینشەڵا بەرهەمە ببینین و بتوانین بەرنامەی زۆر باشی لەسەر ئامادە بکەین. دەستی جەنابەت خۆش بێ هەم نێژوو و ڕابردووت و جێگای شانازیە بەڕاستی ڕێزیەکێکی لە ناوە دیار و جوانەکانی ئەم شارە هیوای سەرکەوتن تەمەندرێژی بۆ دەخوازیین. زۆر سپاس مامۆستاجان ئەزیزی. بەڵێ ئەمە تاوی ئەم گفتوگۆیە بوو لەگەڵ بەڕێز مامۆستا سەرکەوت بورهان بە هیوای کاتێکی خۆش بۆ هەمدایەت. سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوڵ بۆ ئامادەکردنی ئەو بابەتە و سپاس بۆ میوانەکەشی بۆ کاک سەرکەوت بورهان. بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای پەیامنەرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە و پێم وابێ میوانی هەیە ئەویش گفتوگۆ دەکات لەسەر جیاوازی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئێستادا بە بەراورد بە ڕابردوو کە بێگومان جیاوازێکی زۆر هەیە با لە زاری میوانەکەمانوانێ گوێبیستی ئەو جیاوازیە بین پێم وابێت ئەو شوێنەی کە ئێستا کاروانیشی لێوەستاوە پێچێت مۆزەخانە بێ کاروان سڵاو لێ بێ و بەیانیت باش ئەو شوێنەی کە ئێوە لێوەستاون کە تۆ لێوەستاویت پێچێت مۆزەخانە بێ ئەو مۆزەخانە چ پەیوەندێکی هەیە بە جەژنەوە؟ بەڵێ سنوور جەژنی و تەواوی بینەرانی گەلی کوردستان پیرۆز هەڵاتەوە گەوەی خۆت ئاماژەت پێکرد ئەم شوێنێکە منی ڕاوەستاوم سەدان پارچەی شوێنەواری لەیەکە لە ڕابردووە بە مەبەستی زۆرا زۆر بەکار هاتوون کۆمەڵی لە کۆلوپەلانێک کە لە نزیک منەوەن لە جەژنە لە کوێ دیار تایبەتمەندی خۆی هەبووە جەژن لەم شارەیە من نامەوێت قسەکان خۆم درێژی زیاتری پێ بدەم لەگەڵ میوانەکەم لەدەوان یاقوب دۆستی شوێنەواری و ڕۆژنامەنووس لە شاری کۆی لەگەڵێم بەشدار دەبێت زۆر سپاس کاک دەدەوام بۆم دەرفەتە گەبێت ئێرە و بەیان باش سپاس کاک دەوان باسی تایبەتمەندی جەژن بکە لە شاری کۆیە چۆن بوو لە ڕابردووە واکەرس و کەلوپەلانەی کەواوەکەراتون چی بوون لە شاری کۆیە؟ بەنۆری خۆم جەژنە پیرۆزە دەکەم لە کوردستان دەست پێ دەکەم جاران دەیانگوت ئەحمەد و مەحموود بۆ نمونە تا جەژن قسەیان نەبوو واتە لە جەژن بەدواوە نەدەبوو کەسێک قسەی نەبێ جەژن پردی پەیوەندی و گەردن ئازادی و تەواکردن بوو ئەمە بەگشتی لەسەر کوردستان ئەگەر بینە سەر کۆیش کۆی هەندێک تایبەتمەندی خۆی هەیە وەکو بڵێ دوو بنەماڵەی دیاری ئێرە غەفوری و حەوێزی و ساڵحیەکان کە ساڵحی و غەفوریەکانیەکن ئەمانە تایبەتمەندی خۆیان هەیە بۆ نمونە حەوێزیەکان ئاگر ناکەنەوە لە جەژن تا ئێستاش پێوە پابەندن لە مردنی حاجی بەکراغەی قاسیدی شاعیر واتە باوکی ئەختەری شاعیر ئەو ڕۆژە ڕۆژی جەژن ئەو ئاوەی بۆ شێو بۆ ئاش گەرمیان کردووە مەیتەکەیان پێشۆریوە لەوەوە حەوێزەکان وەفاداری خۆیان نواندووە تا ئێستاش ئاگر ناکەنەوە دراوسەکانیان بندانیان بۆ دەبن غەفوری و ساڵحەکانیش بۆی کە عوسمانلیەکان لە ڕۆژی بەرەبایانێکی جەژن هێرشیان کردوونە سەر و قەتل و عامێکی پیاوەکانیان کردووە ئەوانیش تا ئێستا لەبەر ئەو ڕۆژە برنجیان لێناوە برنج لێنانێن تەنیا ساوار لێدەنێن ئەمە وەفاداری بۆ ڕابردووەکە وەچی تریش لە کۆیە لە شاری کۆیە وەکو شارنشینی کۆمەڵێک کەرستەی جوان هەبووە کە ئێستا من زۆرم لە تنیشتن بەڵام ڕەنگە شاشە بواری ئەوە نەدا کات بواری ئەوە نەدا بۆ نمونە ئەمە بخاردانی ڕۆژانی جەژن بووە ئەمە ئەگەر لە شاشە دەرنەچین ئەمە هەر بۆندار بووە ئاوا دەستی میوانەکانی پێ ئەمە ئەگەر شاشەکە ئەمە گڵەسەر بووە ژنانی جاران لە شوێن شامپۆی ئێستا و سابوونی ئێستا بە تایبەتی ڕۆژانی بەرەجەژن بەکاریان هێناوە ئەمە جانتای جارانی ژنان بووە کە چوونەتە حەمامی شار بۆ ئەوی کەرستە و کەلوپەلەکانیان پێ بکەم بۆ ئەوی تەڕ نەبێ و نەدەژورێ و نەفەوتێ جانتایەکی تەواو کە هیچ لەحیم و شتێکی بۆ بەکار ناتوە ئەمە وتووە بەر لە پەیدابوونی کارەبا بە خەڵوس کاری بەڵێ بە خەڵوس کاری کردووە بەو شێوە کراوەتەوە بە خەڵوس کاری کردو ئەمە بەر لە پەیدابوونی کارەبا بۆ ئەوەی کار لە ڕۆژانی جەژن جلەکانیان پێ ئوتوو بکەن زۆربەی ئەوانی لێرە سەماوەرەکان ئاونەکان زۆربەی پەیوەندیان بە جەژن بوو و پەیوەندیان بە دەرەوە جەژنشوو بووە لەگەڵ ژیانی ڕۆژانە بەڵام ئەمە قسەکانمان لەسەر جەژنە جەژن لە ڕابردوودا لە کوردەواری وێستگەیەک
پردێک بووە یان پردێک بووە بۆ پێگەیاندنەوەی هەموو دەستە نەئاشنایەکان و لێکتوڕەکان و ئەوانەی کە لێک سەڵبوون ئەوانەی لێک نیگەران بوونە تەنانەت دوژمنی خوێندار لە جەژن پێک هاتووەتەوە لە جەژن وێزگەی گەردن ئازادی بووە جەژن وێزگەی تەوقەکردنەکان بووە جەژن بە تایبەتتر وێزگەی ماڵەهەتی و لێقەوما و باوەژندار و بێوەژن و ئەوانە بووە کە پێویستیان بۆ خەڵکی تر سەردانیان بکات. دەمەوێت پرسیار لێو لێ بکەم لە کۆیە من نازانم شوێنی کە ئەوم بیستووە کە لە شارەکانی تر هەیە نە بەڵام لە کۆیە گەڕەکێکی تایبەت هەیە بە ناوی جێژنان بۆ ئەم گەڕەکە ناویراوە جێژنان. بەڵێ گۆڕەپانی جێژنە کە دەکەوێتە لای مزگەوتی مەحموود ئاغای غەفووری گۆڕەپانی جێژنە ئەو شوێنە بووە کە هەم خەڵک لە گەڕەکەکە گەیشتێن دەرتەوقەی کردووە نزیک لە دیوخانەکەی حەماغی گەورەش بووە و هەم بە ساڵانی دواتریش چەرخ و فەلەک و یاریگەی جەژنی لێدانراوە واتە لە جەژن منداڵان ڕویان کردوتە ئەو گۆڕەپانە بۆ سواربوون و سوڕانەوە لە سەرخ و فەلەک و لەیلوک و ئەو گەمانەی کە لەو سەردەمە یاری دەستی بوونە و یاری بە بازوو سوڕێنراون ئەمە گۆڕەپانی جەژن تایبەت لە کۆیە ئەو ناوەی پێ بڕاوان لەبەرەوەی لە ڕۆژانی جەژن هەرمێنی منداڵان بە تایبەت ڕووی لەوێ بووە. باشە کاکدوان دو پرسیارم لەوە دەبێت بەراورد بە ساڵانی ڕابردوو یا جەژنی ئێستا لەگەڵ ڕابردووە چ جیاوازیەک دەبینی ئایا ئەو پەیوەندی کۆمەڵاتیەوە خۆی ماوە؟ وەڵا پندێکی کوردی هەیە دەڵێ گازوتی نەدەکرد جوتیاریش منەی دەکرد هەر نەسێتە جوت خۆی جەژنەکە سارد بوو بەهۆی تۆڕی کۆمەڵایەتی و بەهۆی هەندێ ئەوە ئەم ساڵیش بەهۆی ئەو کۆڕۆنا ڤایرۆسە ساردتر بووە بەداخەوە وەک دەبینین ئێمە زۆر سارد بووە بەڵام لە کۆیە خۆشبەختانە لە کۆیە هەر لە بەڕێز مامۆستا یوسف قایمەقامی کۆیە کە پێرێ هاتە ئێمە لێک کۆڵانین هات وتی کاگەدەوام حەزمە جێژنانێ وتم بەو مەرجەی مامۆستا ئێمە تەوقە نەکەین پەیڕەوی ئەوە بکەین کە وەزارەت تەندروست داینە جوولەی خۆمان کرد جەژنانی سەر تا سەری کۆڵانمان کرد بەبێ تەوقەکردن واتە نەریتی جوانی کوردەواری و ئاینیمان بەڕێ کرد خۆپارێزی تەندروستیشمان کرد جا ئەگەر مرۆڤ مەبەستی بێت هەم خۆپارێزیەکە بکە هەم سیلێ ڕحم و جێژنانە و نەریتە جوانەکەی کوردەواری زیندوو بکات بە جۆرێک لە جۆرەکان دەلاقەیەک دەرگەیەک نەفەسێک هەر هەیە بیکە. گەلێک سپاس کاوی دەوانیا خۆ دۆستی شوێنەوە و هەم ڕۆژنامە نووسی دەرین گەلێک سپاس بۆم دەفەت سپاس بۆ ئێوە جێژن لاملایەک پیرۆز. زۆر سپاس. بەڵێ چنوورە هیوادارین دابوو نەریتی کۆنی کۆیەکانمان بە ئێوە نیشان دابێ ئەگەر شتێک نەما بێ دەگەڕێنەوە ستۆدیۆ بۆ لایەوە. سپاس بۆ پەیامێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کۆیەوە لەگەڵمانبووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە دووبارە جەژنتان پیرۆز بێت. بەڵێ خۆشەویستان جەژن و سلێمانی یادەوەریەکن لە هزری زۆر لە کەسایەتەکانی شاری سلێمانیدا ماونەتەوە. مامۆستا تۆفیق سعید کە سەرۆکی کۆمەڵەی کەلەپوری کوردیە لەم بارەیەوە یاخود باز لە یادەوەریەکانی خۆی لە جەژندا بۆ ئێمە دەگێڕێتەوە بابێکەوە بینەری بین. عزیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان سڵاوتان لێبێت و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. ئێمە ئێستا لە گەڕێکی سەرچنانی لە شاری سلێمانی دیارە من لێرە میوانێکم لەلایە ئەویش مامۆستا تۆفیق سعیدە کە مامۆستا یەکێکە لە نووسەر و کەلەپوریستەکانی شاری سلێمانی و ساڵانێکی زۆرە لەم بوارەدا خزمەتەکە. بەوتمە لای مامۆستا سڵاوت لێبێت و جەژنی ڕەمەزانت پیرۆز بێ. ئەگەر پیرۆزبایەکت هەیە فەرموو. سڵاو لە بەڕێستان سڵاو لە تاکی هەموو نەتەوەی کورد جژنی هەموو گەلی کوردستان پیرۆز بێ. پیرۆز بە مامۆستایگان ئینشەڵا. مامۆستا ئۆگەزانین ئەمساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا
جەژن لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی ناکرێت هاوڵاتیان دەتوانن لە ماڵەکانی خۆیان بمێنەوە تۆ بڕیارەدا ئەم جەژنە چۆن بەسەربەریت لە ماڵەوە وڵا کورد دەڵێ من لەگەڵ گشتیان گشت لەگەڵ منە بێ منیش لەگەڵ گشتا بم ینی خەڵقی نێتە دەرەوە منیش نایەمە دەرەوە بۆچی بێمە دەرەوە مادەم ئەمە تعلیماتێک هەیە کە خەڵق نێتە دەرەوە بۆ ئێمە تەندروستمان پارێزراوە بێ نینە دەرەوە باشتر مامۆستا جەژن چ تایبەتمەندێکی هەیە لای تۆ یا خۆت یادەوەرێکی کۆنی مناڵیت هەبێ ئەگەر لەم شارەدا بیرت مابێ بۆمانی بگەڕیتەوە جەژن بەواتە جوانەکەی یانی خۆشی جەژنی چەند جۆرێکی هەیە جەژنەکان جەژنی نەتەوەیمان هەیە جەژنی ئاینیمان هەیە جەژنی نیشتیمانیمان هەیە جەژنی نەتەوایەتی وەکو جەژنی نەورۆز هەموو نەتەوەی کوردە جەژنی نیشتیمانی بۆ نمونە ئێمە ڕاپەڕینمان هەیە جەژنی هەموو گەلەکەمانە جەژنی ئاینیشمان هەیە مەسەلەن جەژنی قوربان و ڕەمەزان ئێساکە لە جەژنی ڕەمەزانین مانگی ئەم خەڵقە بە ڕۆژوو بووە دەمی بەسراوە نان ناخوا ینی کە دوای سی ڕۆژەکە کە تەواو بێ حتممە ئەبێ بە جەژن ینی جەژن خۆشیە کە بۆ ئەو سی ڕۆژەی کە تۆ خۆت گرتبەوە لە خواردن و خواردنەوە مامۆستا ئەگەر جیاوازیە بکەین لە نێوان جەژن لە ساڵانی ڕابردوو و ئەم ساڵانی دوایی لای تۆ چ شتێک گۆڕاوە لە جەژنە وەڵاهی شتەکان هەر هەمووی جیاوازی هەیە ینی بۆ نمونە گەڕەکەکان جیاوازی هەیە جەژنەکان جیاوازی هەیە کەسەکان جیاوازیان هەیە دابوونەریتەکە خەریکە تقریبان جیاوازی هەیە جەژنی ڕەمەزان با بڵێن لە کاتی خۆیان کە ئێمە مناڵ بووین کە یانگوو مەسەلەن ئەوە هەفتەی داهاتوو جەژنایتر مناڵ پارەی کۆ کردەوە بۆ سواری عەرەبانە و عەرەبانەی تریشقە و چەرخ و فەلەق و ئەم شتانە پارەکەی لەو ڕۆژە سەرڤە کرد ئەو شتانە تقریبن لە مناڵی ئێسا تقریبن هەز دەکەم مناڵی ئێسا مەحرومن مەگەر بچن بۆ چاویل هەندیان شوێنە لەم بابەتانی ئێستا ئەجینا تا ڕادەیەک لەو شتە هینانە کەم بۆتەوە کە ئەیانگوو جەژنە ئیتر دایک و خانەوادەی ماڵ دەستیانە کرد بە کار و پیشەکانی ناوماڵ بۆ نمونە سبێنێ سەر لە بەیانەکەی کە خەڵق لە نوێژە هاتەوە نوێژی بەیانیە هاتەوە باوکمان یان براکانمان لە نوێژی بەیانیە هاتنەوە بۆ خواردن حازر بووە خواردنەکەش بریتی بوو لە چی بریتی بوو لە قەیسی و کشمیش لەگەڵ گۆشتی قاورمە ڕەنگە ئێستا خەڵق بپرسێ بڵێ گۆشتی قاورمە چیە ینی زۆر لەم گەنجانەمان ڕەنگە نەیزانن جاران مەڕێکیان سەرە بڕی ئەم مەڕێیان کە سەرە بڕی پارچە پارچیانە کرد بە شەندەرمەکەیان ئەکردە ناو گۆزەوە کە یان کردە ناو گۆزەوە ئەجا ڕۆنیان بۆ ئەتوانەوە یان هەر ڕۆنی چەوری هینەکە خۆی ئاژەڵەکە خۆی مەڕەکە خۆی ئەیان کرد بەسەریا و تۆپەوانێکیان ئەکردە سەری و هەڵیان نەگرت بۆ جستان ئیتر پارچە پارچە لیان دەرەهێنا بۆ کاتی خواردن جا بۆ جەژنیش ئەمەیان بەکارە هێنا ڕاستە مامۆستا ئەم نەریتی خواردن دروستکردنە هێشتا لە ناو خێزانەکەی ئێوەیە بەردەوامە بەیانی جەژن ئەچید ینی تا ئێستا ئەوەتەی من بیرم بێ لە زمانی دایکمەوە هەتا ئێساش خێزانم هەر ئەو دابوونەریتە هەر پەیڕەوەکەین و بەیانیان برنجە کوردیەکە هەیە و قەیسی کشمیشەکە و بامێکە هەیە و مریشک و گۆشتەکە ئەگە خوا بیا هەیە خوا بە هەموو کەسێکی بە ئیشەڵڵا ئامین ئیشەڵڵا مامۆستا تا چەند گرنگە بۆ دایک و باوکەکان کە ئەم نەریتانە لە بیر مناڵەکانیان نەبنەوە جەژنان یاخۆت لە مناسەبەتەکانە ئەم جۆرە نەریتە کوردیانە بێنەوە ناو بۆی ئەوانیش معلوماتیان هەبە لەسەری من ئەم شتانم حتمما لای مناڵەکانی خۆم چکوڕەکانم چکچەکانم باس کردووە وتومە جەژنی کۆن ئاوا بووە بۆ ئەوەی سەرنجێکیان هەبێ لە جەژنەکانی ڕابردووە بزانن کە جەژنەکانی ڕابردوو چۆن بووە و ئێستاش جەژنەکان چۆنە جەژنەکانی ڕابردوو بۆ شێوەی بوو کە ئێمە پەیڕەمانە کرد خواردنی بەیانیان
ئەنجام بەلای گەڕەکەکە ئەگەڕا یەکەم ماڵ ئەچوو ئەوش دوایە کەوت ئیتر ئاوا یەکێکە بوون بە تیمێکی گەورە و بە کۆڵانەکان ئەگەڕان جژنتان پیرۆز بێ هەندێ ماڵ دانیشتن هەندێ ماڵیش ئەڕۆشن نوقڵەکەیان وەرەگریان چەرەسیان وەرەگرت و ئیتر بە گشتی ئەڕۆشن مەلاژنیش لەگەڵ ژنەکانی گەڕەکە ئەگەڕا بە کۆڵانەکانە و لە ماڵەکانە بەڵام بەداخەوە سا و نەریتە نەماوە ڕادەیەک کەس بووە بەڵام لە هەندێک گەڕەکە میلیەکانی سلێمانیا حەز دەکەم ماوە ئەم شتە مامۆستا با تۆزە لە جێژن دوورکەوینەوە وەک سەرەتا ئاماژەم پێکرد بەڕێزن نووسەر و کەلەپۆریستی هەم لە بواری پیشە میلیەکان و کەلەپورە منووسینت هەیە هەم لە بواری کەلەپوریا ساڵانێکی زۆرە خزمەتەکەی ئەگەر باسێکی بابەتەکانتم بۆ بکەی لە چ بابەتێک زیاتر نووسینت هەیە خۆت تا چەند خەڵک لەگەڵ خوێندنەوەی ئەم جۆرە بابەتانەیە و گرنگی پێەیە وەکو ڕەنگە ئاماژەم پێ نابێ بەڵام با ئاماژەی پێ بم کە کۆمەڵی کەلەپور کە دامان مەزران دوای ماوەیەک گۆڤارێکمان دەرکرد بە ناوی گۆڤاری کەلەپور لە ساڵی 92 کە تا ئێستاش بەردەوامە چەندین ژمارەی لێ دەرچۆ تا ئێستا لە هەموو ژمارەکانە من نووسینی خۆم نووسیوە و ڕەنگە کەم تا زۆر یەک دوانێ دووسێ ژمارە ئەگەر بابەتم نەنووسی بێ ئەجینا زوربەی زۆری گۆڤارەکان بابەتی منی تایە لەبارەی پیشەمیلیەکانەوە لەبارەی کەلەپورەوە لەبارەی دابوونەریتی کوردەواری خۆمانەوە لەبارەی دیدارمەوە لەگەڵ خاوەن پیشەکانە ئەم شتانە جا ئەمە لەلایەکەوە بووەسێ لە لایەکی ترەوە پیشەمیلیەکانی شاری سلێمانی هەر لە ئاسنگەر و دارتاش و زیندر و پێڵاودر و کەوشدر و کڵاشدر و ئەم شتانە کۆم کردوتەوە نووسینم لەسەری هەیە و ئیشەڵا بە تەمام لە داهاتوە بە چاپی بگێنە ئیشەڵا مامۆستا خۆت بەڕێزت پەیوەندێکی باشت هەیە لەگەڵ خەڵکی عامی شارەکە بە حکومەی کە ساڵانێکی زۆرە لە ناو شاری سلێمانیایی خەڵک تا چەند ڕێز لەم پارچە کەلەپوریانە ئەگرێ بە زیند و هێشتنەوەیان تا چەند گرنگە وەڵی خەڵک بە تاسەوە حەزی لەم بوارەیە یعنی کە باسی کەلەپورەکەی هەندێک کەس دەستخۆشی لێەکە ئەوەی کە حەزی لێتی دەستخۆشی لێکە پێی خۆشە ئەم بابەتانە زیندوو بکرێتەوە بەڕاستی هەندێک کەسیش هەیە تەبەن ڕەنگە بڵم پێی ناخۆشە ئەم شتانە باسکی بەڵام زوربەی زۆری ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردو هاوتەمەنی خۆمان یان خواردتر ئەمانە ئەم بابەتە کەلەپوریانیان زۆر پێخۆشە کە ئێمە باسی دابوونەریتە کۆنەکان و باسی بابەتە کۆنەکان و باسی کەلەپور و کەرەسە کۆنەکانی ناوماڵ مەسەلەن ژووری جاران بریتی بوو لە چی سنووقێکی براق هەبوو سنووقەکە دەرگایەکی هەبوو ئەکرایەوە ئەم بەرەوەبەریز ڕسم بوو ڕسمی ئەسپێ بوو ئەسپەکە باڵی هەبوو ئەلا ئاساس ئەمە پیانەگو براق ئەمە ئەجا لە ناوەڕاستە دەرگایەکی هەبوو دەرگاکە بوخچەی تێکرا بۆخچەکە جلەکانی ماڵ هیچ چی پیا و چی ژن چی مناڵ ئەکرایە ناو ئەو هینەوە سەریشی نوێنی لەسەرداندا دۆشەک و لێفە و بەتانی و ئەو شتانە بە بەتانیان نەگوو پەتوو ئەیان خسە سەری و بۆ پەشمینیان جاژمێکیانەیە بەسەرا و لە ناوەڕاستیشا قوڵکەیەکە بوو ئاگردانێکە بوو زۆر کەڕەت خەڵک چێشتیشی لەسەر لێنا و چاشی لەسەر لێنا و یعنی ژیانێکی سادە و بە چواردەوریشە دۆشەک و لبا و ئەو شتانە هەبوو ژیانێکی سادە و ساکار و پیا و دڵشی خۆش و بەو سەردەما مامۆستا تۆفیق ئەگەر باسێکی ئەو پارچە کەلەپوریانە بۆ بکەی کە لە شاری سلێمانیا ماونەتەوە بەگشتی تەمەنیان ئەگاتە چەند ساڵ ئەم پارچانە ئەخە پارچە کەلەپوری ئەگەر پارچەی شوێنەوار بێ من پەیوەندی بە شوێنەوارەوە نێ من ناتوانم باسی شوێنەوار بم چکە من تایبەت من نیم لە شوێنەوارە من لە بواری کەلەپور و فۆلکلۆرە کارەکەم ئەوەی کە لە بابەتەکانی ناوماڵ و بابەتەکانی دەرەوە و مەسەلەن جلوبەرگ و کەرەسەکانی ناوماڵ و ئەوەی کە بۆ ژیانی ڕۆژانە بەکار هاتووە ئەم شتانە کەلەپوری ناوماڵە
ئەمانە بابەتی کەلەپوری خۆمان. ڕاستە مامۆستا کۆکردنەوەی ئەم پارچانە قورس نەبوو بۆ ئێوە یاخۆت خەڵک هاوکاریتانەکە بۆ هێنانەوەی ئەمانە هەنێکیان خەریکە لە ماڵەکانە لە ناوەچن بەڕاستی ببوورە بەڕاستی ئەبێ زۆر سپاسی هەندێ ماڵ کەم کە ماڵەکەیان کردو بە شوێنێکی کەلەپوری ینی ئەگەر ناو بێنم ڕەنگە هەندێکیان ناوەکانیانم بیرچێتەوە دێم زویر بن بەڵام زوربیان کە ناسیا و دۆست و برادەر من ماڵەکەیان نەچیتە ماڵەوە سیرەکەی ئەڵی سلێمانی جارانە هەز دەکەی کەوا لە زمانی قەیمی جارانی پەنجاکان و شەسەکانە دانیشی بەڕاستی سەلیقەیەکی زۆر جوانان هەیە هەر لە منجەڵی مسەوە هەر لە لەگەنەوە هەر لە سینی مسەوە هەر لە سنووقی هەشتەرخانەوە سنووقی براقەوە سنووقی چاو پیاڵە و قۆری و ئەو شتانەوە یعنی بەڕاستی کە سیرەکەی چاوت تێر نابێت لە سیرکردنی ئەم شتانە مامۆستا مەسپاسی تۆکەین کە ماندوومان کردی بەم کاتە لەگەڵمان بەردەوام بووی چیت هەیە لە کۆتاییە بە بینەرەکانمان فەرموو وەڵا لە کۆتاییە من داوا لە بینەرانەکەم کە کەلەپوری نەتەوەکەمانە پاراستنیشی لە ئەستۆی هەمومانە فۆلکلۆری نێنتەوەی کووردە نابێ ئێمە ڕەسەنایەتی ئەبێ لە نمێشکمان و لە دەروونمانە و لە ناخمانە بێڵینەوە و ئەبێ ببێ بەوانەیەک لە قوتابخانەکانی بخوێندێ بۆ ئەوەی مناڵیش لە داهاتووە شارەزایی هەبێ لە بواری کەلەپور و فۆلکلۆری جارانمان ئەمە ئەبێ بە بنەمایەک بۆ لە ناو نەچوونی کەلەپورەکەمان ئەگەر وانەکەین دوژمنانمان کەلەپورمان شادەبن ئێستا زۆر گۆرانی تورکی هەیە مۆچی ئاوازی کوردیە بەڵام کەلیماتی تورکیان بۆ داناوە کردویانە بە تورکی بۆ ئێمە لەبەرەوەی کە دەوڵەتمان نییە ئیشەڵا ئەبین بە خاوەنی دەوڵەت و ئەبین بە خاوەنی هەموو شتێکی خۆمان ئینشاءڵڵا دەست خۆش مامۆستا تۆفیق سەعید نووسەر و کەلەپوریست کە لەگەڵمان بووی بەڵێ ئازیزان ئەم بڕگە تایبەتەمان پێشکەشکردن هیوادارم هەر لە جەژن و خۆشییا بن و لە ماڵەکانتان بمێنەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک سپاس بۆ هاوکارمانژینە بۆ ئامادەکردنی ئەو بابەتە بەڵێ خۆشەویستان جەژن لای ئەو کەسانەی یان لای ئەو مرۆڤانەی کە ژیان لە کۆرۆنا دەپارێزن زۆرن دکتۆر تاها مەحوی یەکێکە لەو پزیشکانەی کە ساڵانێکی زۆرە خزمەتی هەیە یاخۆ بڵێن ئەزمونێکی زۆریشی هەیە لە کاتی کەرەنتینە و لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە دوای ئەوەی کە سەرجەم کلینیکەکان داخران دکتۆر تاها مەحوی یەکێک بوو لەو پزیشکە بەڕێزانەی کە لە خزمەتەکانی خۆی بەردەوام بوو لە ڕێگەی بەرنامەکانیەوە کۆمەڵێک بەرنامەی هەبوو لە کاتی کەرەنتینەکە بۆ ئەوەی کە هۆشداری بەردەوام بدات بە هاوڵاتیان لە پێناو سەلامەتیانە و لە پێناو خۆپاراستنیاندا با پێکەوە بینەری بین کە هاوکارمان ڕێبینیان ڕەحمەت سەردانی ماڵی دکتۆر تاها مەحوی کرد و چاوپێکەوتنێکی لەگەڵدا ئامادە کردو با پێکەوە بینەری بین.
ئەم کاتان باش لە ماڵی دکتۆر تاها مەحوین یەکێک لە پزیشکە بەناوبانگەکانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان. دکتۆر تاها لە ساڵی 1970ەوە لە کۆلیژی پزیشکی زانکۆی سەلاحەددین لەوێ تەواوی کردووە. لەو کاتەوە تاوکو ئێستا خەریکی کاری پزیشکیە. ئێستا جگەلەوەی کە لە نەخۆشخانەی شار و هەروەها لە سنتەری نەخۆشیەکانی شەکرە کار دەکات لە ناو شاری سلێمانی، مامۆستای زانکۆی سلێمانیە کۆلیژی پزیشکی لە هەمان کاتیشدا نۆرینگەشی هەیە و لێپرسراوی لقی سلێمانی سندیکای پزیشکانی کوردستانە. دکتۆر تاها فرەکارە لە نێو ماڵی ئەوداین. گفتوگۆ دەکەین لەسەر دیوێکی دیکەی ژیانی، دیوی کۆمەڵایەتی ژیانی دکتۆر تاها. دکتۆر کاتە باش. سەرچاو بەخێرمێن. فرەکاری سەرقاڵی زۆر گرفتی بۆ دروست نەکردووی لە ماڵەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئەم بابەتانە. لە ڕاستیاکو خۆت باست کرد کارەکان زۆرن و ئەم فرەکاریەش وای لێ کردویتکەوە ئەبێت باڵانسێک دروستکەی لە بینی ئیشەکان تا و بۆی بە شێوازێکی ڕێکوپێک بێت. لە هەمان کاتیشە ئەو دیوەکەی تری کە باست کرد پێویستە فەرامۆژ نەکەی ئەویش کە دیوە کۆمەڵایەتیەکەیە و بێ ئاوڕیژ لەوە بینەوە و بە هەمان شێواز ئەو ئیشانی کە پەیوەندی بە باری کۆمەڵایەتی شەوە هەیە فەرامۆژ نەکرێت و بە شێوازی ڕۆژانە و بەو شێوازی کە هەیە و وا گونجاوە ڕۆژانە کارەکان بکەین. زانکۆش دەواڵمەکەوت وەگو ئاماژەمان پێەیە. کاتەکانت چۆن ڕێخستویانی کاتەکانی ماڵەوەت لەگەڵ ڕێستت چۆن هەیە خەڵک لەوانەیە حەزکان بابەتانە بزانێ؟ پاشەوەی کە بەیانیان منەشم بۆ خەستەخانەی شار بێت یاخۆ سنتەری شەکرە بێت، دوای ئەوەی کە لە نزیکی نیوەڕۆی ئەگەڕێمەوە لە ماڵەوە وەکو وابزان زۆربەی خەڵکی تر لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان نانێگە خۆیت و لەوانەیە جاریتە بە مەجبوون و هەموو ڕۆژێکە بێت لە ماڵ و نیوەڕۆ نامخۆی زۆربەی کات وایە ئللا مەگەر بەهۆی مەسەن محازەرەیەک بێت هی دەرمان و شەریکات و شتیوا کە لە دەرەوە بێت جاریوا هەیە لەگەڵ ئەوان ناوین پێشەوە ئاگاداریانەکەمەوە بە ڕۆژێک یا بە دوو ڕۆژ ئەڵم ماعید و شتی تردامەنێن لە پڕ لەوانەیە ماعید دابنێن لە ماڵەوە بۆی کەوا ڕێکی خەمەوە لەگەڵ ئەو کاتانەیە. پاشەوە نیوەڕۆ جاری وا هەیە شتێک پێڵن کەروێشکە خەو لەوانەیە بۆ دەقەیەک دوان مەسەن شتێکی وا بکەیت یان جاری وای ئەوش فریان ناکەیت. پاشەوە ئیتر کاتی ئەوەیە لە بینی دەوام تەوابوونی بەیانیانە و کاتی عیادەتکردنەوە لەو بینەیە با بڵێن لە دووری سعات 1 بۆ 3 نیوەڕۆیە. زۆربەی کات من ئەگەر هاتوو ببیستم تەعزیە هەبێت ئەچم بۆ تەعزیە، یعنی ئەو بارە کۆمەڵایەتی زۆر بەلامەوە گرنگە و بۆی خەڵکان یەکەمیان سەبوریەکیان یەکەتووەچی بۆ تەعزیە، دومیشیان گلەیی نەکەن و خەڵکانێک هەیە مەسەن زۆر بەلایە و گرنگە ئەم بابەتە کۆمەڵایەتی فەرامۆژ نەکرێت. لەبەرەوە من تا بۆم کرێت مەجالم هەبێت ئەوە ئەکەم. پاش ئەوە جاری وا هەیە کاری نەقابە هەیە ئەبێ بچم سەردانێکی نەقابە بکەم، کتابیان هەیە یاخود ئەو دۆسیانی کە هەیە لەوێ مامەڵی لەگەڵا بکەم. اینجا پاشەوە ئەمێنێتەوە سەر کاتی تر کەەوە ئەبێ بچم بۆ عیادە. لە ڕاستیە کۆلیژی پزیشکی کەی دەوام لە کۆلیژی پزیشکی زۆربەی کاتەکان لەگەڵ بەیانیانەکانایە محازەراتەکان جاری وا هەیە محازەری نەزەریمان هەیە کەوێتە سعات 12 بۆ 1 بۆ 2 ئەو کاتانە ئەدرێتەوە محازەرەکانی ئێمە. غێری ئەوە ئەو کاری کە لە خەسخانە ئەیکەین بەشە پراکتیکەکەی کۆلیژی پزیشکی لەوێ لە ناو خەسخانەیە، یعنی لەگەڵ ئیشی نەخۆشببینینەکە وانەوتنەوە کەسمان هەیە وانەژە درێتەوە لەوتێ ڕۆژ ئەکرێتەوە تا شەوتەوە سەرقاڵ. ئەینجا کێشەکە ئەوەیە، ینی بە تایبەتی کاتی نۆڕینگەکەش زۆر ئەخایانێت کە ئەگەمە ئەوێ جاری وایە سەعات 3:30 و زۆرێکیان گلەی یەکەن دکتۆر تۆ بۆ درەنگیت مەسەلەن ینی پێیانڵێ مەسە خۆش لە زانی مەسەن شوێنی تەعزیەکان جاری وایە کە ئەچیت دوورە لە یەکەوە تا ئەگەیت هەر یەک دوانێک فریاکەی جاری وا هەیە. شەو تا ساعت چەند کارەکەی؟ پاشەوەی کە لە نۆڕینگە ئەگەڕێمەوە ئەگەر نەخۆش شوێنی تر داوام نەکات یاخۆ خەفارەتم نەبێت ئیتر لە نزیکی لە دوای نۆوە لە ماڵەوەم لە 2:30 ئەوانە لەگەڵ ماڵ و مناڵە ئابم چەند کاژێرێک بەیەکەوە ئەبین و شتەکان بازەکەین و زۆر جاریشی ترێکم من دوای سعات 12 ئەو کاتانە ئەوەی کە لە ئینتەرنێت هەیە بێ تاوتێی کەم سێری کەم زام چیم بۆ هاتووە زانیاریەکان بکەمەوە و چەند ساعتە خەوی لە دوای عادەتەن یەکەوە من ئەخەوم حوتی بەیانی هەڵەسماوە.
ڕۆژی 6 ساعت حوتنی بەڵێ. لە ساڵی 2002 هاوسەرگیری کردووە و سەرەکەشت هەر پزیشکە لەگەڵ دکتۆرە نارین سێ منداڵتان هەیە. چاوپێکەوتێکمان لەگەڵ دکتۆرە نارین کردووە پەبزانین دکتۆرە نارین چی ئەڵەیە لەسەر بابەتی ژیانی تۆ سەرقاڵەکانی و کاتەکانی ژیانت نێو چاوپێکەوت نبین و دواتە گەڕێنەوە بۆ لای دکتۆر. شخصێکی زۆر اجتیماعیە زۆری حەز لە ڕەفاقاتە حەزی لێوەیە تێکەڵ بێ لەگەڵ خەڵکا لەبەرەوە یعنی زۆر کات بەڵێ بەجێ هێنێ بەس پێی توانە نەخێر کاتی کەمە بەس زۆر کەمە بەڵام ئەزانم یعنی زۆرەکا لە خۆی کە مەسەلا بەتەنگ ئێمەوەیەت یا بەتەنگ داواکاریەکی ئێمەوەیە داواکاری مناڵەکان ئەبێت تەقدیری ئەوە بکەین ئێمە زۆر کات هەیە بڵێ زۆر کات هەیە بەس تەسەورەکەم ئەوانیش ڕاهاتوون منیش ڕاهاتوم لەگەڵیا ماوەیەکە یعنی ماوەیەکی ژیانمان بردوێتە سەر ئەزان مەسئولیاتی زۆرە مناڵەکان ئەزانن مەسئولیاتی زۆرە شکر عاقڵن زۆر جار ئەڵێن بابە ئەتوانێ ئەوە بکە ئیتر ئەڵم نەخێر مەجای نییە یا ماوەیەکی تر چەند ڕۆژێکی تر لەوانەیە مەجای هەبێ ئیتر تێ ئەگەن. دکتۆر چاوپێکەوتنەکەی دکتۆر نارین ئەوش تەفاومی بۆ بابەتەکە هەیە تەنان دەڵێ مناڵەکانیش تەفاومیان بۆەوە هەیە ئەم هەموو فرەکاریە بیرت لەوە نەکردوێتەوە کە واز لە هەندێکیان بێنیت ئەوەندە سەرقاڵ نەبیت ڕاستە کاتێک کە بیرەکەیتەوە ئەم هەموو ئیشە بەیەکەوە سترێسێک دروستەکە لەسەرت و ئەوەی کە پێشتر لەوانێت تەحمل کرد بێ ئێستا نەتوانیت هەم لە ڕووی جستەیشەوە نەتوانی لەو شێوازە کار بکەیت لەبەرەوە ئەو کارانەی کە تەمەنت ئێستا 57 ساڵە بەڵێ ڕاستە ئەو کارانەی کە کردومە هێشتا هەر گەنجیشم 57 ساڵ لە ئەوروپا هەر بەگەم حسێبن ماشەڵڵا شیک پۆشیش یەکێک لەو بابەتانەی کە زۆر باسیەکەن شیک پۆشی دکتۆر تەهایە سپاس تەندروستیشی وابزانم هیچ گرفتێکی نەخۆشی و ئەمانەشت نییە بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە ئەو کارانە ئەبێت ڕێکی بخەیتەوە هەندێک لە کارەکان ینی ئەبێ بە شێوازێکی وا بێت ئەوە تەنگەژە بۆ دروست نکات وە زۆرێک لە کارەکانم من هەر خۆبەخشانش کاری تیاکەم کاری نەقابەیەکەیە سنتەری شەکرەیە ئەمانە ئاق بەسن چەند جارێکیش بیرم لێ کردوێتەوەکەوە خەڵکانی تردامێن بەڵام دەرفەتیان بۆ دروست نەکردم خەڵکانی تردامێن بەڵام من خۆم ئینشاءڵڵا ڕێکی یەخەمەوە و ئەو فرەکاریەک ئەوێ کەم کرێتەوە گرنگی بە ماڵ و مناڵیش ئەوێ بدرێت و من زۆر گرنگیان پێدەم بە دایمەن لەگەڵیانە کاتەکانی پشوو چۆن کاتەکانی پشوم ئەوە بێژگەلەوەی کە لەگەڵ مناڵەکانە بووم و ئاخافنیان لەگەڵا ئەکەین و بە تایبەتی مناڵە پشووکەکەم کە زۆر حەزەکەم گرنگی پێ بەم کشێکی پشووکم هەیە کە دەرونی مناڵ زۆر گرنگە ئەبێت دەرونی بە شێوازێکی وا بێتکەوە لە دوا ڕۆژە ئەو کارانە تەسیری تێکە سایکاتی مناڵ دەرونی مناڵ زۆر گرنگە بینت کاتەوە نەوەی مەحوی شاعیرن بینت لەگەڵ خوێندنەوە کتێب خوێندنەوە بینت لەگەڵ شعرا چۆنە لە ڕاستیە من خۆم چەندین شعرم لەبەر کردووە هی شاعیرەکان و حەزم زۆر لە شعرە و من خۆم کە باپیری مەکات مەحوی شاعیر شعرەکانی زۆر بەلامەوە تەسیری هیچ شعرێکی لەبەرە بڵێ شعرێکەوە بۆ ئەم فرەکاری کە ئێستا باسیشتان کرد لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم
خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێ دەمرم بەڵایە چوو لە مالا یعنیە وەختم هەموو یعنی دەبێ وەختێ لە بوو وەختێ بخوازم تاتیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵە زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم کەواتە گەرانەیە کە باسی ئەو وەختانە ئاکات پێویستە ئینسان کە وەختەکانی وا ڕێبخاتەوە کەوا بەشی هەموو بەشەکان بکاتەوە بارە کۆمەڵایەتی کرد لە هەمان کات من هەمان کاتی شاعرەکانی گۆران زۆر بەلامەوە گەنگە شاعر شێرکۆ بێکەس نێوانت لەگەڵ وەرزش چۆنە ئەمانە هەمووی خوێنمەوە بەویم لەگەڵ وەرزش زیاتر حەز لە مەلە ئەەکەم بەڵام ئەوەیە جاری وا هەیە بە ساڵیش مەجالم نابێت بۆ مەلەکردنەکە بەڵام جاری واش هەیە سوفاکات وەرزشەکەی ئێستا وەرزش بەس لە هەر بۆ لە ڕاکردن ئەەکەم و مەلەکردنیش کەم ئەیکەم و زیاتر سەری یاریەکەی سێری یاریژەکەم بەڵێ شەوان کە ئاگەڕێمەوە بە تایبەتی مەسانگەری یاری هەبێت یاریەکانی دەوری ئەوروپا زۆر گرنگە بەلامەوە و هەندەری کرد من خۆم هەندەری نادی پاریسان جێرمانم چۆن پاریسان جێرمان وڵای پاریسان جەرمان ژمارەیەکی زۆر یاریکەری باشیان هەیە یاریزانی باشیان هەیە بەڵام شانسیان نییەکەوە لە قەوی بتڵەکان لە بینی بەشەرە و ڕیاڵ مەدریت سریانەکەم یاریەکانی ئەوانیش بەڵام نیوترالم لە بینیان ینی گرنگە بەلامەکانیان بیباتویانی باتەوە لە کلاسیکوات تەرجیعیکەیەکەی لە کلاسیکۆە وەڵایش ساڵ کەوتە ساڵ هەیە بەشلونە ساڵ هەیە ڕیاڵ مەدریت بەپێی یاریزانەکە دکتۆر نێوانت لەگەڵ هونەر بڵێن سینەما میوزیک ئەم بابەتانە چۆنە میوزیک ڕاستیەکەی وەختی خۆی لە کولیا حەزمە کرد بم بە میوزیسیان بڵێ بەڵام ئیتر دەرفەت نەبوو هەمان کاتیشە گۆرانیش حەزم لێ و بە تایبەتی ئەو شعرانەشم حەز لێیە کە ئەکرێن بە گۆرانی یعنی ئەو شعرانە زۆر بەلامەوە سەرنج ڕاکێشن بە تایبەتی شعرەکانی گۆران لە چ گۆرانی بێژەکە زیاتر گۆرانی بێژ لە گۆرانەکانە وەڵی زۆربەی گۆرانی کوردیەکان حەزم لێتی بەڵام قادر دیلان زۆر بەلامە گۆرانەکانی خۆشە زۆر نێوانن لەگەڵ فیلم و زینجیرە دراما ئەوانە چۆنە سریانەکەم بەڵام ئەویش بەپێی پێویست بخوا ینی لە ماڵەوە کە دانیشین لەگەڵ ماڵم ناڵا ئەوان سریەکەم میژە لەگەڵیانە سێریکەم ئەی خواردن نێوانە چۆنە لەگەڵێ خواردن من خۆم زیاتر حەزم لە خواردنە کوردنەوەریەکانیان یعنی خواردنی کوردەواریم زیاتر حەز لێ لە خواردنی غەربی بەڵام خواردنی بەحریشم زۆر حەز لێ کەس بەس کێشەکە دەچیە لێرە زۆر کەمە بە تایبەتی کە سەفەرەکەی لە کاتی سەفرە لەو کاتانەیە فرسە دەهێنم خواردنی بەحری زۆرە خۆم ماسیم حەز لێیە و خواردنی کوردەواری سەرپێشم حەز لێ بەس خۆم چون دکتۆری شەکرەم بەبێ دایمەن پارێز بە خەڵک بڵێم و بڵم کاکە ئاگاتان لە خواردنەکان بێت لە بابەتی خواردن بۆ نە بابەتێک هەیە حەزی لێ بکەی بە خێزان بڵێ ئەمڕۆ حەزم لەو خواردنە ئەوم بۆ ئامادە بکە شتێکی وا هەبووە بێگومان ینی ئەوە هەبووە و بە تەنسیق تەرتیبمان کردووە پێت و تۆ چی بۆ ئامادە بکانی زۆر بێکات ینی برنجەوەکە بە پاق لە جاریوای پێڵەن من باگر لە حەزم لەیەتی جاریوایە ئەوە زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ کاتتان زۆر سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ هاوکارمان ڕێبین یاڕەحمەد بۆ ئامادەکردنی ئەو بابەتەوە بۆ ئەو چاپیۆکەوتنە کە سازی کردبوو. بەڵێ خۆشەویستان
شاری هەڵەبجە مێژوویەکی پڕ شارستانیەتی هەیە بە تایبەت لە سەردەمی عادیلە خانمە کە کۆمەڵێک ئاین یاخۆ بڵێن کۆمەڵێک دین بەیەکەوانێ بەیەکەوە تەبابوون یا بەیەکەوە ژیاون لەو کاتەدا. حەکیمی مەلاساح لەو بارەیەوە بۆمان نەدێت و باز لە جەژنی پێکەوە ژیان دەکات لەو کاتەدا. با بێکەوە بینەری بین. چەم قەڵەمی دەستی سەرچاوەیە لە دەفتەری خاکدا چیرۆکی عشقی ڕۆک و ئاو دەنووسێتەوە. بە بۆنەیەوە پیرۆزبایی لە تێگراگەلی کوردستانەکەم بە هیوای ئەوەی جژنێکی خۆشترمان بێت ڕێگا کە جژنی سەربەخۆیی کورد بێت. نزیک لە ئێمە سێ گوند بە ناوی هاوار و هەوارە کۆن و دەرەتوێەوە کاکەی نشین بوون. ئەم کاکەیانە بە پێی کاروبار ئایا کاروباری حکومی بێ یاخۆ کەسابەت بێ ڕویان لە هەڵەبجە کردو و کاروباری خۆیان بردووە بەڕێوە. جوولەکەکانش کاتی خۆی لەناو ئەم دەشتی شارە زورا بەناو گوندانە کاری ئەتاریان کردووە، یعنی شتی دەستیان پرۆشتو و بۆ خۆیان پێی ژیاون تا لە ئەنجامە کە سیانزەماڵە ئەو گەڕەکە بچکۆلەی سیانزەماڵە دروستەکەن، ئەوانە دێن لە کەلاری ئەوانەوە گەڕێکێکی بچکۆلە دروستەکەن و نیشتەجێ بن. سێمین گەڕە گەبێ بەوەی کە بەگزاجاو پاشاکان هەڵەبجەش بە شوێنێکی خۆش و گەشتیاریەزانن یان لێرە گەڕێکی پاشا دروستەکەن. ئەوە پێکاتە بووە ئینجا ئەوەندەی لە بیرم بێت هەرگیز ناخۆشیەکی وا ڕووی نەیاوە لە بینی ئەم ئاراستە دینی جیاوازانە تەنیا یەک جار نەبێ ئەویش زوو کەپوکوری دامرکایەوە. پاش ئەم کاکەیانە و هەروە بڵێن جوولەکەکان لە سەردەمی منیشا چەند کەسانێک هەبوون مەسیحی بوون. یەکێکیان ئاجی بوو، ئەوە بۆ خۆی لەگەڵ خێزانیا کە پێمانەوە شوشەخان دوکانێکی مەیفرۆشی دانابوو. ئەو سەردەمانە زۆر ئاسایی بوو، تەنانەت لە بیرمە لە منبەرەوە ئەیگەێنم فەقێمان هەبووە هەستی بەوە کردووە کە ئەمە شتێکی خراپە لەم شارە، دوان بوون بڕیاریان ناوە بچن دوکانەکەی بسووتێنن یا تێکی بەن بەسەریەکە. باوکم کەمەلای گەورە بووە ئەوەی بیستووە لیان تووڕە بوو پێیوتون شتیوا مەکەن. ئەوە پێکاتەکەی لەسەر ئەوە بووە ئەو کاتە دەسەڵاتی گەورە لە سەردەمی کۆنترا یا سەردەمی تا باوکیشم تا خاڵە عوسمانیشم بڵین حکمی مەلا دەوری بینیوە بە فتوای و بە بڕیاری و بە ئەوە وا باشە ئەوە وا خراپە. اینجا بەگزارجا پێمەش بەڕاستی لە سەردەمی ئەحمەد موختار جاپا هەڵەبجە شارێکی گەشاوی ڕۆشنبیر بووە. هەر لەو سەردەما لە تەواوی کوردستانە هەڵەبجە نازناوی شاعرانی وەرگرتووە. ئەمە خۆی بۆ خۆی لە ناو شارەکە حەوت شاعری چاکی تیا بووە، سێ شاعری تری وەکو کەمالی و شەخسەلانی عازەبانی و ئەوانە بە وەزیفە هاتوونەتە هەڵەبجە تێکەڵ بە ژیانی هەڵەبجەیی و شەعری هەڵەبجەی و ئەوانە بوون. یعنی ئێستا نمونەی شعرمان لەلایە لە بینی خۆیانە داباریون بە سەرێکێکە وەکو خۆشی داباریون، بەڵامی تر هەجویان کردووە و ئەویش پێ خۆش بۆ لێ ڕەدی ناونەتەوە یا شکاتی لێ نەکردوون یا خۆی بەوە زانی بێ ئابڕویان بردبووە. نەخێر زانیەتی مەسەلەکە شتێکی جوانەوە هەر بۆ ئەو نییە بە تەنیا بەڵکو ئەرجاریەکێکە گرێتەوە. ئەم پێکاتی هەڵەبجەیە بەگزاجا زۆر تەسیریان لەسەر هەبوو. یەکەم مزگەوتی پاشایان دروست کردووە مامۆستا شەمحەددینی مردۆخیەکە بە مامۆستای قوتابیەکانی کوڕەکانی وەسمان پاشا دەرسی عەرەبی و فارسیان پێڵێت.
جا خانم بگەلەوەی حەمە پاشای جا بە بڕیاری خۆی مزگەوتی پاشا دروستەکە خانمیش لە ساڵی 1920دا مزگەوتی خانم دروستەکە ئەو باوەشێم هەدینە کە کوڕەکانی پێگەیاندووە ئەیکا بە مەلای ئەو مزگەوتە ئەوەش بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بووە هەروەها مزگەوت کۆنەوە دامەزرا بوو بوونی مزگەوت لەو کاتا یەکەم چەندین فەقەتیان ناخوێندووە لە نەفامی و لە نەخوێنەواری دەرچوون بوون بە خوێنەوار و لە ناو مەجلیسا توانیویانە قسە بکەن ئیتر ئەچوین لە ناو کۆڵانە موشێن و قەرەقەرە و نازانم جۆ و شۆ بە شۆ بە ڕۆژی شا هەندێک یاری و گەمەمانە کرد بە خۆشیەمان بردە سەر و پارەمان پێ بوو ئەو وەختە شەربەت و جۆرێ ساردی دروست بوو بۆ پیانەوە عەسیر و ئینجا ئەو ڕەحمانە پێڵە دوکانێکیە بوو نقڵ و چکلێت و بام و ئەوانێت یا فرۆژ لێمانە کڕی ئەوە نیعمەتی زۆر خۆشی ئەو سەردەمەی منداڵی بوو بۆ ئێمە اینجا هەندێک یاریمانە کرد وەکو ناوی یاریەکانم برد ئێمە گەڕێکی کانەشخان کەوتبین پشتەوەی ماڵی ئێمە ئیتر دەشت بووە تا ئەچویتە گوڵام لەو دەشتا لە ناو جەژنا ئەچوین بەدمی خۆشمانە گێڕا هەڵپڕکێمانە کرد گۆرانی بێژمان هەبوو دەم خۆش گۆرانی ئەوترا ئابەوە ڕۆژەکانی جێژنمان بەڕێە کرد بە خۆشی بە شادی ڕووەوە بۆ تاقیکردنەوە پێرار چوون زۆرێک لە ناو شار گەڕام جەژنی قوربان بوو وتم بزانم ئێمە بە مناڵی ئەم کارانەمانە کرد ئەمان چیەکەن کەچی لە کۆڵانێکا شتێکی لەو بابەتەم نەبینی یعنی دنیا وەکو خۆی بە گشتی لە ڕووی زانست و تەکنۆلۆژیا و گۆڕانی بەسەرا هاتووە ئاداب و ڕسوم و کەلتوری کۆنیش وردە وردە خەریکە لە ناوەچێت لەبەرەوە پێویستە هەمیشە ئێمە ئاگامان لێبێت بەداخەوە کاتی خۆی هەوڵە درا لە کارە شانۆییەکانە شانۆگەری قوتابخانەی گەل بووە و کاتە ئەو کەلتورە کۆنانیان زیندووە کردەوە ئەوە شتێکی زۆر زۆر بە قووەت بوو مامۆستا ئەنشۆنم عەلی عەبدوڵڵا ئەو یەکەمین ڕابەری شانۆگەری بووە لە هەڵەبجا هەم خۆی تیپەکەی دروست کردووە هەم خۆی شانۆی نووسی و هەم خۆی شیدەری هێناوە و ئەگەر پێویستیش بێ خۆی دەوری ئەکتەری تیابێنیوە بەڵێ چونکە ئەو وەختە ئەو گوڵانی سرومان هەبوو سەیرانگایەکی خۆشە هەروە ئەم باخی گشتێوەکو ئێستا نەبوو ئەوە حەوزێکی تیا بوو بەقەدەر ئەوە مەلەمان تیا کرد ئەو کاتە مناڵ بووین ئێستا بچکۆلیان کردێتەوە بە قاڵبێکی ئەوەندە سەریشیان گرتووە جاوە پێ ئەڵەن کانی نەواڵە نەواڵە لە کوردی کۆنا بەواتە شوێنێک سێبەری خۆشی هەبێت چواردەورەکەی هەموو بۆ ئاوا دار و درەختی دێراوە و باخێکی خۆشی لێ دەرچووە و ئێستا کراوە بۆ باخەمەوە جێرنە هەر لە شارە بۆ خۆی نمونەیەکی جوانە خۆش بوو بێ وەکو منداڵ شەوی بەرات هەبوو ئەوە مەراسیمێکی دینیە بۆ شەوانە خەڵکە گەڕان خورما یا شێلمی وشکراو یا دۆینە یا هەر شتێک کە باتە بەدەستی ئەو ماڵەوە خەڵاتی بەراتی ئەو مناڵانیان پێکرد ئەو لاوانیان پێکرد کە ئەو بەزمەیانە بربڕێەوە ئەوە یەکێک بوو لە خۆشیەکان خۆشیەکەی تریشی ئەوە بوو تەبایی و برایەتی و دڵسۆزی و خۆشەویستی لە بینی هەموو ئەوە دروستە کرد اینجا وای لێ هاتبوو ئاشنایەتی یعنی زۆر ئاسان بوو کانی عاشقان لەگەڵ کانی قۆڵکەکانی قۆڵکە لەگەڵ گەڕێکی سەراسەرا لەگەڵ پیرە محەممەدە و لەگەڵ قەسابخانە دوای ئەوە کارێکی ترکە گەشەی یا بە هەڵەبجا نمونەی بوونی وەرزش بوو لە هەڵەبجا لە کۆنەوە ئێمە وەرزش کاری چاکمانە بوو بۆ نمونە تیپی هیوامان هەبوو یاریمان لەگەڵ دوو تیپی بەغا کرد لە هەردوو تیپەکەمان بردەوە تەنانەت کابراکە ئەوەی بەڕێوەبەری تیپەکە لە ڕۆژنامە لە سەری نووسیوە ماوە لای مامۆستا محەممەد پەتاحە ئەو هەم ڕئیس فیرقەمان بوو هەم تەمرینیشی پێ کردین ئەڵێ کە ڕۆشتین هەر ڕۆشتین ئەم شارە لەکوێ ئێمە پێی نەگەشتین ئاخری زانیمان شارێکی زۆر چەپەک و دوورە دەستە وتمان ئێمە لەگەڵ ئەمانە یاری چی بکەین
کەچی یاریەکەمان کرد بە 3 گۆڵ بەرامبەر بە 1 لیان بردینەوە. پەیامم ئەوەیە هیوادارم میلەتەکەمان هەنگاوێکی کرد زیاتر لەمە بچێتە پێشەوە، چونکە وردە لەلایەن دژمنانی دوور و نزیکمانەوە دونێکە تەقەیەکی زۆرمان لەسرە، فیتنە لە بینمانە زۆرە، خۆی زمانی و پیتنانە ببڕیت و بگەین بە ئامانجێکی زۆر لەمە گەورەتر و سەربەرزی و سەرپرازی بەدەستبێنین بۆ ئەم گەلەمان کە خاوەنی زیاتر لە ملیۆنە شەهیدە بە هەموو پارچەکانی کوردستانەوە لە پێناوی ئازادی و سربەخۆیی بەدەستێنانە. هیوادارم جەژنێکی خۆشی وا بێتە ڕێگەمان و کەناڵە ئاسمانیەکان و ڕۆژنامەکان و گۆبارەکانمان کامانە خێر و بەرەکەتن بۆ میلەتەکە لەگەڵ زانکۆکان و پەیمانگا هونەرە جوانەکان و تێکڕای قوتابخانە ناوەندی و سەرەتاییەکان و ئەوانە هەموو هەر لە گەشەکردنا بن وەر سەرکەوتوو بن و دەستیان خۆش و ماڵیان ئاوا. سپاس بۆ پەیامنێرمان فەرحان بۆ ئامادەکردنی ئەو بابەتە. بەڵێ خۆشەویستان کۆتایمان بە پرۆگرامی ئەمڕۆمان هێنا و 2 بارە و 100 بارە و 1000 بارە جەژنتان پیرۆز بێت بۆ هیوایی کە ئەم جەژنە ببێتە هۆی ئاشتەوایی نێوماڵی کورد بێتەوە هۆی ئەوەی کە کۆتایی بە قەیرانەکان بێت و بتوانین زاڵ بین بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا. ئەمڕۆ کۆتا ڕۆژی جەژنی ڕەمەزانە بە هیوای ئەوەی کە بتوانین لە جەژنی قورباندا وەکو قەرەبوویەک بۆ جەژنی ڕەمەزان بتوانین سەردانی خزم و کەسان بکەین یاخود سەردانی کەسوکار و ئازیزانمان بکەین. لێرە داهاتینە کۆتای پرۆگرامی ئەمڕۆمان هەتا سبەینەوە با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست سەرشاد و ئاسوودە من خواتان لەگەڵ.